پرۆسەی خوێندن زیاتر لە مانگێکە لە خوێندنگە و زانکۆ حوکمەکانی ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین وەستاوە، بەڵام لە تەواوی خوێندنگە و زانکۆ ئەهلیەکاندا پرۆسەی خوێندن بەبێ دواکەوتون و بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە. سەرەڕای بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕۆژانە مامۆستایان گردبوونەوە و ناڕەزایەتی دەردەبڕون و ئەومێدیان لەسەرەوە هەڵچنیوە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن فشارێک دروست بکات بۆ سەر چینی دەسەڵاتدار و خاوەن بڕیاری ئەم هەرێمە، بەڵام مانگرتنی مامۆستایان و هەڵوێستەکانیان تەنها خوێندنی خوێندکاران و قوتابیانی لە زانکۆ و خوێندنگە حوکمەکان پەخستووە کە منداڵی خەڵکی کەم دەرەمەت و ئەو پێشمەرگانن کە ئێستا لە بەرەکانی شەڕدان. لە ماوەی زیاتر لە 1 مانگی ڕابردوودا هەر قوتابی و خوێندکارێکی خوێندنگە و زانکۆ حوکمەکان نزیکەی 150 وانەیان لەدەست چووە. ئەگەریش لە داهاتوودا وانەکانیشیان دەست پێ بکەنەوە، ئەوە مامۆستایان ناتوانن وەک پێویست قەرەبووی ئەو 150 وانەیە بکەنەوە. خاڵێکی دیکەی نەرێنی ئەوەیە لە ڕووی زانستیشەوە قوتابی و خوێندکارانی خوێندنگە حوکمەکان پاشەکشە دەکەن. لە ماوەی ڕابردوو ئێستاشدا مامۆستایانی مانگرتوو نەک هەر نەیانتوانیوە فشار بۆ سەر پرۆسەی خوێندن دروست بکەن، بەڵکو ڕوبەڕووی ئەو ڕەخنەی بەشێک لە وڵاتیانیش بوونەتەوە کە بەهۆی ئەوانەوە منداڵانی نەتەوەیەک وا لە خوێندن دوا دەکەون کەچی مامۆستایان دەوام ناکەن و موچەش وەردەگرن. بەشێک لەو پێشمەرگانەی لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە گفتوگۆیان لەگەڵ کراوە و دەڵێن ئێمەش هاوشێوەی مامۆستایان و فەرمانبەران موچەکانمان دوا دەکەوێت، بەڵام بەردەوامین لە ئەرکەکانی خۆماندا. بۆچی مامۆستایانیش دەوام ناکەن بەڵام موچە وەردەگرن؟ یان بۆچی هەڵوێستی دیکەی ناڕەزایەتی ناگرنە بەر؟ لە کاتێکدا پێشمەرگە لە بەرەکانی شەڕ و منداڵەکانیشیان بەهۆی مانگرتنی مامۆستایانەوە دوور نییە ساڵێکی خوێندنیان لەدەست بچێت، بەڵام هێشتا مامۆستایانی مانگرتوو ئامادە نین بەو شێوەیە بچنەوە هۆڵەکانی خوێندن و دەڵێن موچە مافێکی سەرەتایی خۆیانە و پێویستە پێداچوونەوە بە سیستەمی موچەدا بکرێتەوە و تەواوی ئەو موچەیەشیان پێ بدرێت کە لە ڕابردوودا پاشەکەوت کراوە. واتە ئەوەی زەرمەندی یەکەم دەبێت لە بایکۆتی پرۆسەی خوێندن تەنها منداڵی ئەو خێزانانەیە کە لە قوتابخانە و زانکۆ حوکمەکاندا دەخوێنن. مامۆستایانیش بەم هەڵوێستەیان تەنها درێژە بەم دۆخە دەدەن کە دەوام نەکەن و موچە وەربگرن بەبێ ئەوەی ناڕەزایەتیەکانیان ڕێکتر بخەنەوە و هەڵوێستی دیکە بگرنە بەر. هونەر ئەحسان، NRT.